الله تفرمي يا أيها الذين آمنوا أي كومالي برواداران أي إيمان داران لا تتخذوا اليهود والنصارى أولياء قاورو جولك كان مكان بدوز بو خوتان ما يكن قاورا بو خوتان ما يكن سالار وسلشكري خوتان الله فرمت بعضهم أولياء بعض بعضكيان قوري بعضكي تريان يوا أم قورياتي قبول مكان بو خوتان يوا الزليل مغل أو السري سرشوري دا منوين بو وانيك وا يهود ونصاران وانيك وا هل بداية وإعلان الشر بران ببئي والراقيان دوا ومن يتولهم منكم فإنه منهم هركس يتولاي بيبو أوان هركس من بشر خيني بو لا أوان هركس يتشفريان بو ديدا هركس يأشنوا بلايان بو بكا فإنه منهم الله فمن الروجي قيامة الأوان تسيبي بو دكم أي كاك أخو من يوجكم مسلمان نا قبولني لا إخوة بابا من أهل مزقوتن خوا فرميت درو دكي خوا فرميت خلقكي زوري مسلمانة توجتناو مزقوتكان بلام درو دكي لقل خلق ولقل مزقوتكان إشلا الله فرمي هلكس يوايك إن الله لا يهدي القوم الظالمين خوا شون قومك ظالم هداية أداك آوازون لخوي بكا إسلامك بشارة وز بيشوالي لا كساني خوين غير داوين فيسو صفاحي وابكا إما ملتي كرد زور داماوين زور بيكسين زور هتيوين زور العقيدة وبيرو باوري زور تنازل مان كرد ولا هم مشتكي خومان لولا يشتوى تماشيك كباسي دين ديت همو كسي دم لدين بكير هر كسي بخوي مفتية عالمة زانايا بلام خزمتكاري جولكو يهود ونصارى لبيشيني كاركان مانا نمان بينا چون پاريان دبخشيوا چون فروكي آخر موديريان دبخشيوا ام ولاد ديزاني او چري بهديه كردو او زياتري في دبخشي بوچي او همو ثروة لكوي اوادي بخشي او همو عيش نوشا او همو پاري مسلمانان اوادي بخشيني چيا او همو پارە کرابە خەڵاتی پرسیاریان لێکرد لە ناوی فڕۆکەکە کاتی گەڕایەوە دانیشتن لەگەڵ ڕئیسی رووسیا لە تورکیا پێ چۆنە ئایا پێت وایە دانیشێ بە زەردەخەنەیەکی ئەحمەقانەوە بۆ وڵاتانی عەرەبیە زانی چی وت وتی من 400 ملیاردی خۆم پەیا کردووە دانیشتن بێ یا دانیشتن نەبێ بۆ من بێفەرقە هیچ فرقك ناكا يعني شي يعني بارم كردن يعني روتان منو 400 مليار دولار فقط هدية خجالتي بدرقاي إخوة من غزبو طلناني أناوي رفيقة كاني فرعون هاماني نيو دوزخ باوك 4 جنازي وابي بينجم كوتو نازاني چوني راكيشه ئەم جارە خامی دەست ناکەوێت سێم ناو لە ناو خامێ دەپێچەوەی کاتە ناو گۆڕەوە تۆی بە 400 ملیار پارەی مسلمان دەبەخشی بۆ سەفاحێک ئەمە کوێی مسلمانە ئەمانە ڕەفیقەکانی فێرعەونن فێرعەونەکان ڕەفیقەکانی هامانن فەراعینەکانی ئەم سەردەمەن أما يبيغمبر إخوة عليه الصلاة والسلام خبري ليداوين لآخر زمانا دين داري وكو بشكوية أقري ليديد أقل لسر دست دايقري داي سوتين يد مجبور صبري لسبكي واتشي واتا دين داري صبر نقعيشو نجولاتاني عربي نقبم بعميلو بكي جيراي أوان بيغمبرك سركردو سالارك توانی لناو جرگەی کوفرە لە مەدینە کە سێ هۆزی گەورەی بەنی قوڕەیزە و بەنی نەزیر و بەنی قەیقوناعی تیا بوو سەرەڕای ئەوەش کۆمەڵێکی زۆری منافقی تیا بوو بە سەرکردەی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول جگە ئەوەش کۆمەڵە ناحەق بە پێغەمبەری تیا بوو کە محەممەد بۆ لە مەکەوە هاتۆتە لای ئێمە بە کۆمەڵێکی کەم چۆن مەدینەی کرد بە ئەو مەدینەی هەتاکو ئێستا شانازی پێوە دەکرد و تیا ئارامی
پێغەمبەر مەجالی نەدا بە چواردەوری خۆیەوە بەوانەی کەوا بە قەوم مستاڵە زەڕەی ئەهلی فیتنە بن نەیهێڵا ئیسراحەت بێ بە بەریان هەتا ڕای ماڵین بۆ ئەوەی مسلمان ئیسراحەت بێت ئیسا هاتوون چیان کردووە؟ هاتوون مسلمان بڕوخێنن عەقڵیەتی مسلمان هاتن ئیشیان لەسەر مسلمان کردن ئەمریکا لە شەڕی عێراق و ئەفغانستان لە شەڕی سووریشا شکستی هێنا بەرامبەر بە غەزە تەماشای کرد نەک لە شەڕا شکستیشی هێنا لە ڕوانگەی اقتصادیشە ڕووخیا سین پێشی کەوت سین وا تەحەداکە تا ساڵی 1990 تا ساڵی 2050 لە سەدا 80 ئابووری دنیای بەدەستە ئەمریکا لەم ماوەی خۆی فێری شەڕ کرد هات خۆی خسە ناو شەڕێکەوە بەناو شەڕی سەلیبیەت بەڵام قازانجی لێ نەکرد هەتاکو ئەوەندە مەشغوڵ بە شەڕ بوو بینای لەودا سین پێشکەوت ئەڵمان پێشکەوت وڵاتانی تر پێشکەوتن ئێستا هەڵێ تازە شەڕی ئەوە ناکرێت کتێبێک پێویستە هەموو مسلمان بیخوێنێتەوە المسلمون أمام تحديات الغزو الفكري بزانت چی کراوە بۆ ئێوە مسلمان چی دانراوە چیتان پێ بکەن ئەمە هەر هەمووی لە مەدرسەکانی ئەوان دەرچووە ئەوەی کە ئەویانەوە بۆ تۆی گەنجی مسلمان چیت لێ بکەن تووشی چیت بکەن ئەها ئێستا تۆن دین بێبەها بووە ئەها عەمامە و نێزەر چی بێ قیمەت بووە ئەها دینداری و ئیسلامیە لا ئێمە لە خۆ نرخی نەماوە بایی نەماوە ئەوە بوای لێ هات ئیشیان لەسەر کردین وتیان بە شەڕ سەر ناکەین بەسەریانە هەتا شەڕکەین شەڕکەریان زۆرە بێت هەتا خوێن ڕێژن زیاتر خوێن دەدەن دەی کۆتاییش نایەت ئێمەش نامانەیە وڵاتی خۆمان وا لێ بکەین مەجبورین هەر دایمە شەڕکەین و لەولا ئیقتصادمان پەکی دەکەوێت ئابووریمان پەکی دەکەوێت ئەی چی بکەین بێن ئەو جی لە گەنجەی دێتە سەر فکریان بشۆرین عەقڵیەتیان بشۆرین چیان پێ بکەین لە ئیسلام دووریان بکەین نەبا بە وڵاتان ئیسلامیە هاتن دانیشتنێکی زۆریان کرد لەسەر ئەمە ئەی باشە وڵات ئیسلامیە چیان لێ بکەین وایان لێ بکەین ئەم گەنجانە دینێکی تازەیان بۆ دروستکەین لە تێکەڵەی دینەکانی تر بۆ ئەوەی کابرای یەهودی تیا شەریک بێ مەسیحی تیا شەریک بێ ئیسلام تیا شەریک بێ زەردشتی تیا شەریک بێ فڵان تیا شەریک بێ ئەو تیا شەریک بێ ئەتکاکە ئەوە دینێکی تێکەڵەمان دروست کرد ئەم دینە تێکەڵە وا چاکراوە نابێت دژی یەهود و نەسارا بێت بۆیە هەر لە فڕۆکەدا ئەبەزێ و دێتە خوارەوە سڵامیان لێکە بە هەدیەیەکەوە دینە ئەبراهەمە بۆم هێناون لە هیچ شوێنێکدا نەبەزی هەدیەکەی ئەمە بوو بەڵام لە باتی بەرپەرشدانەوەی سەرکردەکانی عەرەب خوا لە نایان بات پێشوازیان لێ دەکرد و هەدیەیان بۆ تەرخانە کرد ئەها چەند زەلیلی ڕووی تێکردوین من و تۆی مسلمان فریای نوێژەکانیشمان ناکەوین من و تۆ فێری مناقەشەین جەدەلی سەر شاشەکانی درۆت کرد و درۆت نەکرد و وات کرد و وات درود ئەو پەنجەت بیجوڵێنی یان نەیجوڵێنی دەست لێرا بگری یا لەوێ بگریت تەڵاقەکە ئەکەوێ یان ناکەوێ خۆمان فێری ئەمە کرد ئەوانی ژوڵاتی من و تۆیان داگیر کرد